سەردەش لە بەرواری 4/5/2010 کاتژمێر لە گۆڕستانی گرعازبان لە ناحیە شەمامک لەلایەن کەسوکار و بەشێک لە ڕۆشنبیر و چالاکوان و ڕۆژنامەنووسانەوە 13هەمین ساڵیادی ڕفاندن و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی لاو سەردەش عوسمان کرایەوە. ڕێکخرانی یادەکە ڕایدەگەێنن ئامانج لە تیرۆرکردنی سەردەش عوسمان کبکردنی دەنگی ئازا و ناڕازی بوو. دوای تیرۆکردنی تۆ دەیان گەنجی ئازادی خواست پشکۆی پەیامەکەی تۆیان لەسەر لەپی دەست هەڵگرت و سڵیان لە سووتانی دەستە سپیەکانیان نەکردەوە. ئەگەرچی بەشێک لە قەڵم بەدەستان بە پارە و پۆست قورجیان و ساو زمانیان بەسترا، بەڵام زۆرێکیش خیانەتیان لە قەڵەمەکەت نەکرد و هێندە لەسەر پەیامەکەت ڕژ بوون، ئێستاوا لە زیندان و هەندێکیش تیرۆر کران. لای خۆیانەوە کە سوکاری سەردەش عوسمان بازلەوە دەکەن هێزە ئەمنیەکان و دەسەڵاتی دادوەری کەیسەکەیان بەلاڕێدا بردووە، دەشڵێن کات هەرچەند تێپەڕێت ئەو کەیسە لای ئەوان بەکراوەی دەمێنێتەوە تا ئەو کاتەی دەسەڵاتێکی دادپەروەرانە لە هەرێمی کوردستان بەدی دێت. کاتێک تەرمی سەردەشتی ئازیزمان لێرە ناشت لە ئاستی باڵای حکومی و حزبی لە ژێرفشاری ناڕەزایەتی خەڵکە قەولی ئەوە بەڵێنی ئەوە بە ئێمە دراکە بکوژانی سەردەشت و نەخشەداڕژن ئاشکرا و دادگایی بکرێن، بەڵام دوای 13 ساڵ دەبینین دەسەڵاتی قەزایی و دەستگا ئەمنیەکان نەک ئەم کاریان نەکرد، بەڵکو لە ڕێگای لیژنەیەکی لێکۆڵینەوەیە بکوژی وەهمیان دروست کردووە، بکوژی ڕاستەقینیان لە بەرچاوی ئێمە و خەڵکی کوردستان ون کرد. کات هەرچەندە تێپەڕێ ئەو خواستویستە نەکۆن دەبێ و دوای 13 ساڵیش دەبینین لەسەر جەم شار و شارۆچکەکانی کوردستان خەڵکی وەکو یەکەمین ڕۆژەکان ئەو کەیسەی بەکراوەی هێشتێتەوە بەکراوەی دەمێنێتەوە تا ئەو کاتەی داد و دادگاکی سەربەخۆ لە کوردستان بوونی دەبێت. ڕۆژنامەنووسان و چالاکانیش بازلەوە دەکەن ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان جگا لە ڕێگری و پێشەلکاری بەرامبەریان ڕوبەڕووی چەندین زۆر لە هەڕەشە و مەترسی تا ئاستی کوشتن دەبنەوە. ماوەی 13 ساڵی ڕابردوو بۆ نمونە کاوە گەرمیانی لە گەرمیان تیرۆرکرا، خەڵکانی دیگە ویداد لە دەهۆک تیرۆرکرا، چەندان ڕۆژنامەنووس ئەشکەنجە و ئازاردان و چەندان ڕۆژنامەنووسمان بینی لە زیندانەکانمانەوە و تەنانەت ئێستاش کەسانی ڕۆژنامەنووسان لە زیندانەکان. ئەین دۆخەکە بەردەوامە بەڵام بە شێواز و ڕێگەی جیاوازنی بەڕاستی ئەوەی هەیە ئەوەی ڕوئەدا کارەساتە. تەنانەت ئێستا ئێمە لێرە کۆبینەوە دۆستەکانمان هاوڕێکانمان لە زیندانن، هەیەکە و تۆمەتێکی بۆ دروستکراوە، تۆمەتی سیاسی، تۆمەتی ئیرهاب، تۆمەتی لادان لە یاسا، تۆمەتی داڵدەدان، تۆمەتی بێدەنگکردی، ینی هەموو ڕێگایان دەست لەبەر بۆەوەی کە ئێمە بێدەنگکەن، بەڵام ئێمە پێیانەیە کە بێدەنگ نابێت. 13 ساڵ بەر لە ئێستا و لە 4/5/2010 لە شاری هەولێر و لە بەردەم زانکۆی سەلاحەدین سەردەش عوسمان لەلایەن چەند کەسێکەوە و بە بەرچاوی خەڵکەوە دەڕفێنرێت. ڕۆژی دواتر تەرمەکەی لە شاری مووسڵ بە دەست و قاچ بەستراوی دەدۆزرێتەوە. تا ئێستاش دادگا هیچ کارێکی لەسەر ئەو دۆسیە نەکردووە. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.